دەریگەشە بۆ پاراستن و پەرەپێدانی توانەکانی ژنان لە میانی کار و چالاکیەکانوانە ئەمڕۆ هەستاین بە ئەنجامدانی چالاکیەک سەبارەت بە بڵاوکردنەوەی کولتوری ناتوندوتیژی لە ڕێگەی میدیاوە. وەک دەزانین لە ڕۆژگاری ئەمڕۆمادا میدیا بە هەموو جۆرەکانیەوە بینرا و بیسترا و خوێنرا و چ کاریگەریەکیان لەسەر سەرجەم چین و توێژەکانی کۆمەڵگە و سەرجەم پێکاتەکانی ناو کۆمەڵگە هەیە. پێمان باش بوو کە بابەتێک ئامادە بکەین چۆن لە ڕێگەی میدیا و بتوانین کولتوری ناتوندوتیژی بڵاوکەینەوە یاخود بە جۆرێک لە جۆرەکان ئەو هەواڵە توندوتیژیانی کە لە ناو میدیاوە بڵاوکرێنەوە و ڕۆژانە و کاریگەریان لەسەر سەرجەم تاکەکانی کۆمەڵگە هەیە. ئێمە چۆن بتوانین سنوورێک بۆ ئەمە دابنرێت یاخود ڕێگای چارەسەر چییە تاوەکو دەرونی تاکانی کۆمەڵگە بە نەشێوێنرێ و بەڵکو بە تەواوی و بە دروستی بمێنێتەوە تاکانی کۆمەڵگە بتوان بە ئاسایشی ڕۆحی و دەرونی ژیانی ڕۆژانەیان بەڕێ بکەن و ئەو هەواڵ و ڕووداوانی کە ڕوو ئەیان چ لە نێو خۆی وڵات بە یاخود لە دەروی وڵات بێ ئەو ڕووداوە ناخۆشانی کە کاریگەری دەرونی گەورە بەجێ هێڵن چۆن بتوانین ئێمە سنوورێک بۆ ئەمە دابنرێت یاخود بتوانین کاریگەریەکی ئیجابی و ئەرێنی دروست بکەین و بۆ پێشی کە توندوتیژی ئێستا لە سەرجەم کایە و شوێن و جێگاکانی کۆمەڵگەبوونی هەیە پێمان باش بوو ئێمە ئەم چالاکی یەکەم جار لە میدیاوە دەست پێ بکەین لەگەڵ میدیاکاران و ڕۆژنامەوانان زیاتر بابەتەکە تاوتوێ بکەین و هۆکارەکانی و چارەسەرەکانیشی پێکەوە گفتوگۆ و گەڵاڵە. بەڵێ ئێمە ئەمە وەکو چالاکیەکی مەودا درێژی ئەبینین کە ئەمانەوێت لەگەڵ سەرجەم چین و توێژەکان گفتوگۆی بکەین و بۆ پێی کە یەکەم جار میدیا ئێمە هەڵمامژار کە قسەی لەسەر بکەین چونکە ئەوان زیاتر بەریەکەوتنیان لەگەڵ سەرجەم چین و توێژەکانی تری کۆمەڵگە دووبارە هەیە لە دوای ئەوان لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و چالاکوانانی کۆمەڵگەی مەدەنی و لایەنە پەروەردەییەکان و توێژەرانی کۆمەڵایەتی و دەرونی کە ئەوانیش بە هەمان شێوە بەریەکەوتنیان زۆر لەگە ناو تاکانی کۆمەڵگە هەیە. ئەمانەوێت ئیتر لەسەر ئەو ڕێگەی ئیش بکەین کە هەر نەڵێن توندوتیژی و جۆرەکانی و شێوازەکانی بەڵکو بین و لەسەر ئاراستەیەکی تر ئیش بکەین کە بڵاوکردنەوەی کولتوری ناتوندوتیژی بێت چۆن بتوانین ئەمە بکەین بە کولتور لە ناومانە و بابەتەکانی توندوتیژیش بخینە لاو ئیشیان لەسەر بکەین.